بینەرانی عزیزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکە ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک هەماوەند لهۆنیمان کردووە کە بەڕێزیان هونەرمەند و مۆزیسیانن. قسە و باسەکەین لەسەر کار و بەرهەمە هونەریەکانین. کار و بەرهەمە هونەریەکانیشی لە هەمان کاتە تۆمارکردنی ئەم پرۆگرامە هاوکاتە لەگەڵ یادی 17 ساڵی دامەزراندنی کەناڵی سلێمانی. پیرۆزبایی لە خۆم و هەموو هاوکارانم ئەکەم، هیوادارم کە بەرنامە و پرۆگرامەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی بێ بۆ ئێوەی ئازیزان. کاک هەماوەند بەخێر بێی سەر و سەرچاو. ڕێز بۆ ئێوەی بەڕێز و بۆ هەموو بینەرانی کەناڵی بەڕێزی سلێمانی هیوادارم کە سپاس دەکەم. زۆر سپاس بەوەی کە ئەمڕۆ لای ئێمە لەم ڕۆژەیە لای ئێمە میوانی سپاس دەکەم. مەمنونم. کاک هەماوەند ئەوەنەی کارەکانتانم بینی بێ بەڕێستان، هەم بەڕێستان هونەرمەندێکی گۆرانی بێژ و هەم مۆزیسیانێکی زۆر باشیشن. بزانم مێژووی پەیوەستبوونی ئێوە بە هونەر و بە مۆزیک بۆ کەی ئەگەڕێتەوە، چۆن بۆ ئەو هەستت لا دروست بووکە ببی بە کەسێکی مۆزیسیان، ببی بە کەسێکی هونەرمەند بە گۆرانی بێژێک؟ سەرەتا من کاری مۆزیکم لە ساڵەکانی 96 و 97 و ئەو کاتانە دەست پێ کرد. باشە. ئیتر وەکو ئەو کۆمەلگایی کە تایە گەورە بووم و لە دەورانی منداڵی ئەو شتانە بی ئەو بڵێن شرایەتی کۆمەڵایەتی و ئیجتیماعی ئەو کۆمەلگایە زۆر تەئسیری کرد کە من بەرەو بابەتی هونەر هان بدرێم هەر لە تەمەنی بڵێن لاوێتی و ئەو سەردەمانە. یەکەم جار کاری شانۆمە کرد، ئەوەی ڕاستی بێ. باشە. سەرکەوتوش بووم بۆ چەندین فستیوالی باش بەشداریم کرد لە ڕۆژهەڵات ئەژیام. دوای ئەوە بە بۆنەی مۆزیکی یەکێک لە شانۆکان خۆم تایە بڵێن تەداخلم کرد لە بابەتەکە و خوازم کرد کاری ئاوازی بۆ بکەم بۆ ئامادە بکەم. ئیتر تێکەڵ بە کاری مۆزیک بووم یەکەم جار لە شانۆکەیە. ئیتر دوای ئەوە هەر بەردەوام بووم لەسەر کاری مۆزیکەکە و هانیاندام برادران و ئەو خۆشەویستانی کە کارمان پێکەوە ئەکرد بەرەو لای مۆزیک زۆرتر کارەکانم ینی مۆزیک کاری شانۆی لێسەندیتەوە دووری زۆر دوورکۆتمەوە. لە دوای ئەوە هیچ کارێکی شانۆیت نەکرۆ بێری سەر شانۆ ناکەیت؟ بەخوا دوای ئەوە تقریباً 15 ساڵ لەگەڵ گروپی شانۆی بارانێکی لە گروپە زۆر بەناوبانگەکانی ڕۆژهەڵاتە ئەتوانم بڵێم لە ئێرانیش هەر کاری موزیکمە کرد بۆیان وە چەند فستیواڵی گەورە بەشداریم کرد و موزیکم بۆ ناوەڕۆکی شانۆکانیان دروستە کرد هەر بەو شێوازەی کە بڵێ وەکو ئەکتەر و ئەو شتانە دابڕام بەس وەکو موزیکت لەگەڵیان بووم. باشە دروستە ئەکەر یاخۆ تەنها ئەجژەنی موزیکەکەم دروستە کرد، جاری وا بوو لەگەڵ گروپ جاری وا بوو. ئیتر خۆم سەرپەرشتی کاری موزیکەکانمە کرد و زۆریش باش بوو ئەوەی ڕاستی بێ. چوار پێشدانە بەس دیپلۆمی ئیفتخارم لە فستیواڵە نێودەوڵەتیەکان وەرگرتووە لەسەر ئەو بابەتە. زۆر بەردەوام بووم تا ئیتر کە گەڕامەوە بۆ باشووری کوردستان دەستم بەربوو بە تەواوەتی لە بابەتیشان. زۆر باشە. بزانم باسیەوەت کە کێگەم جا لە شانەوە دەستت پێکرۆ دواتر چوویتەتە بواری میوزیکەوە. بزانم سەرتا لە چ ئامێرێکەوە دەست پێکرد، لە خول و دەوراتەوە دەست پێکرد یاخۆ حەزێکی خۆت بوو کە وردە پەرە بە بەهرەکەت بێت؟ ئەوە ڕاستی بێ یەکەم جار لە ئامێری سێتارەوە حەزم کرد لە ژێنینی موزیک، هەرچەند پێشتر هەر وەکو گۆرانی وێژ کۆنسرتم کرده بوو چەندین جار لەگەڵ گروپەکانی ڕۆژهەڵات، بەڵام ێتر وەکو ژەنیار دەستم کرد بە ژەنین ستارم هەڵبژارد. دوایەوە تۆمبەکیشم هەڵبژارد وەکو ئامێرێکی ئیقاعی و ڕیتمیک کە ئەویش زۆر استفادەم لە ینی استفادەی باشم لێ کرد بەڕاستی بۆ ناسینی ڕیتم و ئیقاعی موزیک. لێسا دوو ئامێر ئەزانی بژێنی بە وەڵا تار و سێتار دەژەنم، دەف دەژەنم، ئەو ئامێرە ڕیتمیانە شارەزاییم هەیە. باش. بزان باسی ئەوت کە لەسەر تایە بۆ نمونە ئەو ژینگەی دەوروبەرت تا چەند کاریگەری هەبووە لەسەر تۆ، باسی ئەوت کرد بۆ خۆت هێندە کاریگەری هەبووە لەسەرت کە ببیت بە مۆزیسیانێکی باش وەکو ئێستت؟ زۆر کاریگەری هەیە. ئەو کۆمەلگایی کە تایە ئەژیت ئەگەر گرنگی بە هەر بابەتێک بدەن تاکەکانی ئەو کۆمەلگایە بەڕاستی بەرەو ئەو ئاراستەیە هەنگاو دەنێن. من لە کۆمەلگایەک بووم برادەرەکانم هەمووی زۆربیان کاری موزیکیانە کرد، کاری شانانە کرد، سینەماگەری زۆر باش بوون، زۆر ینی کەسیانێکی تابوو کە لە ئاستی نێودەوڵەتیە ئیشی سینەمایان ئەکرد.
ئەوانە هەموو هاوپۆلیم بوون ئیتر من بەو بە حکمی و تێکەڵبوونەیە ینی تۆ بڵێن ڕێچکەی ژیانت ئەگۆڕێت ئیتر ئەو بیئە زۆر بەتایبەت لەو شارێکە ژیام ئێمە ئاوارە بووین لەوێ بڵێن شاری مریوان ژیام زۆر سڵاو ڕێزمەیە بۆ خەڵکی مریوان کە خەڵکێکی زۆر هونەر دۆست سروشتەکەی ئەو نەجوان و ئەو نازدارە ینی هەر حەزەکەی تو کاری هونەر بکەی ینی زۆر ئیلهامت بۆ دێت زۆر حەز بە ئیبداعەکەی تایە ڕەبتت هەبێ بە سروشتی جوانەوە پەیوەندی زۆرت هەبێ لەگەڵ سروشتی جوانەوە مطمئنەن تۆ کەسی هونەریت لێ دەردێت ینی کەس ئەبی بە کەسێکی هونەرمەند کاریگەری سروشتیش کاریگەری هەبووە لەسەر هونەرەکەت بەڵێ سروشت زۆر گرنگە بەڕاستی بۆ ئیبداع بۆ داهێنان بەتایبەتی سروشتی کوردستانی گەورەش سروشتێکی زۆر بێگومان وایە ئەرەوەڵە بێ دووبارەمان هەیە بزانم باسی ڕۆژهەڵاتت کرد بەرنامەی پێشووتری خۆشم میوانێکم هەبوو باسی ئەوەی کرد کە لە ڕۆژهەڵات زۆر گرنگی بۆ نمونە ئەوە ئێمە باسی وەرزشمان کرد زۆر گرنگی بە وەرزش ئێن بەڕێزش باسی ئەوت کرد کە ڕۆژهەڵات زۆر گرنگی بە هونەر ئەیە بە مۆسیقا بە بواریشان و بە هەر بوارێک بەتایبەت بێ بە هونەر بزانم ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە بەتایبەت ڕۆژهەڵاتیەکان هەم لە خانمان هەم لە پیاوانیش و ئێستا ئەمە ینی ڕێگی داکوتاوە بۆ مناڵەکانیشیان زۆر حەزیان لە هونەرە ئیتر ینی هونەر وەرزش زۆر گرنگی بەم دوانە ئەیان وەڵا ئیسە چی ئەرز بکەم ئەوەی ڕاستی بێم ئەو بابەتەی کە سروشتێکی زۆر جوانیان هەیە ئەوە زۆر کاریگەرە بەڵام نوعی پەروەردەکردن و نوعی بەتایبەت پەروەردەی کۆمەڵایەتی زۆر گرنگی ئەدرێ بەو شتە هەر لە مێژووە هێناویانە کەسانی زۆر شارەزا و بدیمەتیان تیا بووە ئەوانە بوون بە بڵێن سەرقافڵەی بابەتەکە بۆ نمونە تۆ ئەکرد لە هەر بوارێکە ئەوانی کە زۆر شعاری بەتوانە بوون لەوێ بێگومان ڕۆژێک لە ڕۆژان هەر لە ڕۆژهەڵات تەسیریان لەو کولتوری ڕۆژهەڵات وەرگرتووە ئەوانەی کە موزیسیێنی باش بوون ئەوانەی کە سینەماگەری باش بوون ینی سەرقافڵەی بابەتەکان زۆرن لەوێ سەرقافڵەی کاری هونەری سەرقافڵەی کاری موزیک بڵێن ئەوەی کە باسیشت کرد ڕاضە و وەرزش و ئەو شتانش زۆر گرنگی پێدەن بەڕاستی کۆمەلگایەکە ئەگەر هەرکەس حەز لە هەر بوارێک بکات بە جددی و زۆر بە جوانی و زۆر بە شارەزایی تێکەڵی ئەو بابەتە بێەوە گرنگی تایبەتی پێداوە وەکو توێژاڵێکی ناڕوانێتە بڵێن وەکو توێژاڵێکی بڵێن ناسک بێت سێری بابەتەکە بکات زۆر بە گرنگی و بە قوڵایی مۆزوعەکە ئەڕوانێت بەدڵنیایی و ڕێگی داکوتاوە بزانم کاک هەمان پێم خۆشە بەرهەمێکمان پێشکەشکەی ئەم بەرهەمە چیە پێشکەشمانەکەی فۆلکلۆرە بابەتێکمان پێشکەش بەسەرچاو گۆرانێکی فۆلکلۆرە واران بە حکمیەوەی ستارم هێناوە لەگەڵ خۆم ئیترە بێ شتێکی مەجلسیش بڵێم ینی زۆر ڕێتیمێک نەبێت و زۆریش خاو نەبێت شتێکی مامناوە دێ بەسەرچاو لە خزمەتان لە خزمەت شەوان شەوناڵە عەزیزەکەم ڕۆژان ڕۆڕۆمە یەکجار پەژارەی ئەی هاوار دووریەکەی تۆمە وارن تەڕیم کرد سەوزەی چەو خۆمار عەزیزەکەم لە دیندە
دل هرادلن عزیزکم تو پیکان بتی دل هرادلن عزیزکم تو پیکان بتی ای هاور چون با خکیمی وارن تریم کرد سوزی چوخمار ای هاور لدین درم که سوزی چوخمار عزیزکم لدین درم که دست خوش به بزارم تا چەند گرنگە گۆرانی بێژ هونەرمەند ئامێرێکی مۆسیقی بزانێت ئەوە ڕاستی بێ ئامێری مۆسیقی زۆر پێویستە یعنی تۆ بۆەوەی دەنگت جوان هدایەت بدرێت و دەنگ جوان ئامادە بکرێت لە سەر تۆنەکانی موزیک و مەودای مەخامەکان بناسی مەودای بڵێن تۆنەکان بناسی فەرقی بینی دەرەجەی تۆنەکان بتوانیت لە دەنگ تا بەکاریان بێنیت حتمما ناسینی موزیک و توانایی موزیک زۆر شەرتە بۆ گۆرانی وێش زۆر شەرتە بۆ پرۆڤەکردن زۆر بەڵێ ینی تۆ لە ماڵەوە خۆت ینی ئیشەکەت کەم ینی زەحمەتەکەت کەمتر دەکاتەوە تۆ کە بۆ نمونە ئەتەوێ مەقامی نەهاوەند بڵێ ئەگەر چوارچێوەی مەقامی نەهاوەند لەسەر سۆلەمی بڵێن لەسەر سۆلەمەکە بناسی لەسەر پەیژەکان ینی پەیژەی چوارچێوەی مەقامەکان بناسی زۆرتر تەسویری لە فکرتا دروست ئەبێت و ئەتوانی بەدەنگ ئەدای بکەیت بۆیە زۆر گرنگە بەڕاستی شارەزایی لە موزیک و لە ڕیتم بۆ گۆرانی وێش زۆر مهمە زانام تا ئێستا لەگەڵ چەند گروپێک کارت کردو بەتایبەت گروپی موزیکی چونکە تۆم زیاتر چەندێک بە هونەرمەندێکی گۆرانی بێژ ناسراوی هێندەش بە هونەرمەندێکی مۆزیسیان ناسراوی زانام تا ئێستا لەگەڵ چەند گروپ وەکو مۆسیقی کارت کردووە ئەوە ڕاستی بێ من زۆربەی بەرهەمەکانم زۆربەی ئەو چالاکیانی کە لە بواری موزیک بوومە زۆربیان کاری کۆنسرت بووە کۆنسرتکردن لەبەرەوە من لە ڕۆژهەڵات بووم لەوێ ناوەندێکی ڕاگەیاندنێکە کە کار لەسەر فەرهەنگی کوردی و هونەری کوردی بکات زۆر کەم بوو یعنی هەر ئەو ناوەندانە هەیەکە و کەناڵانە هەیەکە هی بڵێنی دەوڵەتی ئێرانین ئەوانەی زۆر گرنگی نادەن بەڕاستی بابەتەکە ئیتر ئەوانەی کە چالاکی لە بوارەکەکەن زۆرتر تەکی دەگەن کە کۆنسرت بکەن من لە سیڤەکەی خۆمە ئێستا تقریبا زیاتر لە 100 کۆنسرتم کردووە لە 100 کۆنسرت نمونەی هەم بە ڤیدیۆ هەم بە وەکو مۆزیسیان بەشدار بوویت وەکو گۆرانی وێش هەر بە گروپ بەشدار بوو یاخۆ کۆنسرتەکە تەنها هی خۆت بووە هی خۆم بووە بەس لەگەڵ گروپی گەورە ئەو کارانم کردو بۆ نمونە لەگەڵ ئۆرکسترای جاویدان کۆنسرتم کردووە لە تاران و لە کەرەج و لە کرمان و لە شیراز و لە شارەکانی ڕۆژهەڵات دوایەوە لەگەڵ گروپێک بەناو گروپی بیداد کارم کردووە کە ئەوانە لە ڕۆژهەڵات بوون لە منتخەی کرماشانەوە ناو بوون لەگەڵ گروپی لاوک کارم کردووە لە سنە بوون لەگەڵ گروپی بامداد ئەوانە گروپی تاران بوون کارم کردەوە گروپی ئوشاق و گروپی مۆلانە زۆر کارم کردەوەی بەڕاستی بێ کارەکانت هەر لەم چوارچێوەی بۆ نمونە بەرهەمە عیرفانیەکان یاخود کارە فۆلکلۆریەکانە بۆ زیاتر زۆربەی کارەکان من ئەوەی ڕاستی بێ بە لە چوارچێوەی موزیکی ڕەسەن بوو جاریوا بوو کۆنسرتێکمانە کرد لە بابەتی موزیکی ئەرفانی بووە سێرەکەی بەس بۆ نمونە گروپەکەمان بە گروپی تەمبور و ئامێریقایەکان کارمان بۆ بابەتانە کرد جاری وایش بوو کاری موزیکی فۆلکلۆرمانە کرد کار لەسەر ئاوازە فۆلکلۆرەکان لەش کۆنسرتی بڵێن دەورەیمان ئامادە کرد بۆ نمونە کۆنسرتێکمان ئامادە کرد بۆ 4 شار پێشتر ئەوانە زۆربیان لەسەر کاری
گۆرانی فۆلکلۆرەکان و گۆرانی ناوچەیەکان بوون زۆر کارمانە کرد بەتایبەت بابەتێک بوو بەناو کۆنسەرتی توێژینەوەی ینی یەکەم جار مەجموعەیەک ملودیمان ئامادە ئەکرد ڕۆشتین ملودیمان ئەهێنا لە ناوچە دوورکەوتوەکان ئەو ملودیانەی کە لەسەر زاری خەڵکی بڵێن بۆ نمونە شوانەکان و ئەو ملودیانەی کە لە ڕۆژهەڵات پێڵێن ملودی ژێرخاکی مەجموعەیە هەندێک مۆتیڤن ئەوانە ئیشیان لەسەر نەکراوە کەس نەیبیستون ئێمە جای وا بوو کۆنسەرتێکمان ئامادە کرد بۆ نمونە دەشتی وامان ئامادە کرد لە ناوچە جیاوازەکان هاتین بە فۆرمێکی جوان ئەرنج و تۆبزعاتی باشمان بۆکردن ئیتر ئەمان کرد بۆ کۆنسەرتێکی دەورەیی لە وەرزی بڵێن پاییزە بۆ زیندوکردنەوەی ئەو بەرهەمانە ئەو فۆرمەکارە ئەو شێوازکارە پێڵێن کۆنسەرتی توێژینەوەی کە لە ئەو وڵاتانی کە زۆر گرنگی بە بابەتی هونەروشتدن ئەو مەوزوعە باوە ئێستا لە وڵاتی ئێمە بڵێن لە باشوور کەمتر نەبینیەوە بۆ نمونە کۆنسەرتێکە بڵێن کۆنسەرتی توێژینەوەی ئەمە ینی بابەتێکی زانستی بۆدێکی زانستی هەیە کارەکە بزانم ئامادەکردن و پێشکەشکردنی کۆنسێرت تا چەند کورسە مەسەن تۆ چەندەها موزیسیانە لەگەڵایە گۆرانی بێژی دیکە لەوانی لەگەڵایە بێ مۆسیقی باشت لەگەڵایە تا چەند کورسە مەسەن ئەمانە هەمووی کۆ بکرێتەوە لێ کاتە مەسەن کاتی پرۆڤا تا چەند کورسە ئامادەکردن کورسایی زۆری هەیە بەڕاستی لەبەرەوە کاری گروپ ئەتر بۆ خۆی کێشە و گرفتی تایبەت بە خۆی هەیە دوایەوە ئیمکاناتی تایبەتی ئەوێ ئیمکاناتی مادی ئەوێ دوای ئەوە شوێنی تایبەتی ئەوێت تۆ ئەبێ گروپێک بێنی ئەو گروپە ماوەیەک کار بکەن بەیەک و کۆنتاکتێکی دروستان هەبێ بەیەک و جاری وا هەیە پێکەوە سازگاریان نییە تۆ ژەنیار ئەگۆڕی ژەنیارێکی تریت ئەڕوات گرفتی زۆر هەیە بەڕاستی دوایی ئەبێ مۆڵە دووە بگریت دوایی ئەبێ سپۆنسەر پێکەی ئەو سپۆنسەرە کێشەی ئەسلی مۆزۆعەکەی ڕاستە بەداخەوە هونەرمەندەکان لە ئێستا کێشەی هەبوونی سپۆنسەر یاخود هەبوونی کەسێک وەکو پشگیریەک پشگیری لە پشتیان زۆر ڕاستە بزانم چۆن ئەپدەیت ئەی بەکارەکانت بۆ نمونە لە ماڵەوە تۆ هیچ ڕۆژانەیش تەمرینێک ئەەکەیت یاخود شوێنێکی تایبەتە بێت کە تۆ تەمرینی دەنگیت پێ بکەیت تەمرینی ئامێرە مۆسیقەکانتی پێ بکەیت وڵای هەر لە ماڵەوە ینی شتەکە ئێستا لە ماڵەوە بەڵام ئەتر تۆ ئەگە کارت بڵێنی سە بۆ نمونە من کە گۆرانی ئەڵێم ئەبێ ڕۆژانە پسووکە پرۆڤەیەک هەر بکەم بۆەوەی دەنگم نەکەوێت وڵای تر ئەوانیش تەحملی تایبەتی خۆیانیان ناوەڵا زۆر هاوکاری مەکا بەڕاستی زۆر سپاسێکم بەڵام ئێتر ئەبێ دانەبڕیت لە موزیک من ئەمێری تار و سێتار دەژەنم تار باوەڕ کرد لە هەوا بەردەمان دانێک زانی بوو تارم ژەنیوە دەستمشکە بێت ئەبێ مدامینکەی بەس بۆ بابەتی ئاوازەکە لە ماڵەوە بە پیانۆ ئیتر ئەبێ مەجموعەیەک وردە تەمرین هەیە بڵێن چەندین منهەجە بێ یەواژەوەش کار بکەی بۆمە دەنگت نەکەوێت چون بەڕاستی دەنگیش تەمەنێکی تایبەتی هەیە دوایەوە تووشی لاواز بوو نەبێت خێزانت ناڵێ هیچ داواکارێکی نییە لە ماڵە بڵێ مەسەلەن ئەو مەقتەعم بۆ بژانەیە ئەو گۆرانیان بۆ بڵێ قەت هیچ داواکاریشتی ئاوازێک هەیە گۆرانیەکی مەوەسا خاڵقیە زۆر نازدارە بۆ ئێمەشی بڵێ پێشکەشی ئەوی بکە و مادەم ئەوە هاوکارێکی باش ئەگەر ئامادەیە ئەگەر ئامادەنی بۆ موزیک ئامادە نییە بەس ئەوە زۆر حەزمان لێیە لە ماڵەوە دیانی کە هەر جارە و تەزێک جوانیانێ بەلاشە تاکە ئەیBC نییە بابەتێکی زۆر هەرگیز لە تازەیی ناکەوێت ئەو گۆرانیە واتە ینی کەشێکی هونەریتان دروست کردو لە ماڵەوە بڵێ کوڕەکەشت هەڵە نەبموتت ئەویش کاری موزیکە کاتش پیانیستە و ژەنیاری ئامێری کەمانچە و ئەمێری ئەخائەکانە دەستی خۆش بە سەرکەوت ئێتر بەرەوەڵاوە بابەتانەمان هەیە مەجموعەیە گۆرانی هەیە کە زۆر حەزی لەکەین تر جارجار لە ماڵەوە هەر زەمزەمەیەکەین بۆ خۆمان باش پێم خۆشە بەرهەمێکی ترمان پێشکەش بکەی بزانم ئەمە لوڕی وتت پێش پرۆگرام وڵای یەک دوو بەرم ئەمە کردووە دیاری کردووە بەسەر چاو لە خزمەت بێ
دەسماڵ دەسێت بیڵە دوو تا بوو یەکیش هەوریشم یەکیش کەتان بوو وەڵا یەکیش کەتان بوو بەزێڕان بەزێڕان بەزێڕانیمە میوەی ڕەنگاڕەنگ شەو پاییزەکەم وەڵا شەو پاییزەکەم ئەگەر مەیلەکەت فراموشم بوو ئەگەر مەیلەکەت فراموشم بوو سفیدی کەفەن باڵا پوشم بوو وەڵا باڵا پوشم بوو بەزێڕان بەزێڕان بەزێڕانیمە بەزێڕان بەزێڕان بەزێڕانیمە ماڵێ دوویوز بار کرد پابێڕانیمە وەڵا پابێڕانیمە وەڵا پابێڕانیمە گەراگەر تێمای چودارە بەلی چودارە بەلی چودارە بەلی مەرلاجم کەی دود بیران وانی دود بیران وانی دود بیران وانی بەزێڕان بەزێڕان بەو ئەزیزەکە میوەی ڕەنگاڕەنگ شەو پاییزەکەم وەڵا شەو پاییزەکەم دەستە خۆش بێ ماندوو نەبی بزانم کاک هەماوەند لەگەڵ کلیپات چۆنی بۆ بەرهەمەکانت تا چۆن کلیپیان بۆ ئەوکەی پێت باشە کلیپیان هەبێت ئەوەی ڕاستی بێ ماوەیەکە کاری کلیپوشتم بەڕاستی نەکرد بوو هەرچەند ئەلبومێکم تۆمار کرد لە تاران تۆمارم کرد بەناو هەنسکی مانگ کە چەند بەرهەمی ڕەسەنی تیا بوو بە چەند بە زاراوەی کەلهۆڕی و هەورامی و سۆرانی کارەکانمان ئامادە کرد بەس بەڕاستی نەمتوانی کاری کلیپیان بۆ بکەم بەڵام ئەم ئیمساڵ دوو بەرهەم کوڕەکەم بۆ ئامادەکردم ئاوازەکانی ئاوازی خۆم بوو لەسەر شعری کلاسیک کارم کرد و ئەرنج و موزیکەکەیشی ڕامتنی کوڕم بوو کە ئەوانم هەردووکی کلیپم بۆ کرد یەکێکیان تەواو بوو و بڵاویش کرایەوە بەناو وەهاران کە شعری مەولەوی بوو بەس کلیپێکی دووەمم کە ئاوازێکی گەڕیانە ڕیتمەکەی ئەوە لە تازەی کلیپمان بۆ ئامادە کردو شتێ بڵاومان نەکردوێتەوە ئیتر لەوانەیە تا هەفتەیەکی تر ئامادە بێ بۆ بڵاوکردنەوە خۆش بزانم ئەو بەرهەمانی کە بڵاوی یەکەیتەوە زیاتر بۆ نمونە لەسەر فۆرمی مثلا ڕەسەن کارەکەی لەسەر فۆلکلۆر کارەکەی لەسەر عیرفانی مثلا بەرهەمەکە پێشکەشکردین لەسەر چ بابەتێکی تر تۆ کار ئەەکەی زیاتر بڵێ کارەکانی من بە دوو شێواز کارەکەم یەک شێوازی پۆپ کارەکەم کە نییە مەسەرەن لەو تۆ لەو ئاستەیە هەمەسەرەن تۆ زیاتر کارەکانە لەسەر فۆرمی عیرفانی و ڕەسەن و ها فۆلکلۆرە بۆ مەسەرەن
بەرەوەڵا قورسی بەرەوەڵا تۆزێ بهین هەیە ینی تۆزێ قورسە بەڕاستی دوو بابەتی زۆر جیاوازە فۆرمەکانیان جیاوازە شێوازی کارکردن ئەو گروپە و ئەو ناو ئامێرانەی کە بەکاریانێنیت وە ئەو ئەدەبیاتی کە بەکارێنیت بۆ بڵێن بۆ تێکستی کارەکانت بەڵام لەبەر حەزی خۆم ئەلبەتە زۆر کارم لە بابەتی پۆپ نەکردو هەرچەند کاتی خۆی ئەلبومێکم ئامادە کرد بەناو کیژی بەهاری هەمووی پۆپ بوو ڕاستەکەی بەس بڵاوم نەکردەوە ئەگەڕێتەوە بۆ چەند ماوەیەک پێش بەڵام ئێتە دوای ئەوە یەک دوو بەرهەمم ئامادە کرد حەزم لێ کرد وەکو حەز لەبەرەوە بەشێکی زۆر لە کۆمەلگاکەی ئێمە کە بڵێن زۆر حەزیان لەو شێوازەیەم بەڵام ئێتر سێرکە بۆ ئەوەی بتوانانی دوو فۆرمیاس دوو فۆرم زۆرتر تۆ کار بکەی وەکو گوانی وێژێک ینی پێویستی بە توانایی دەنگی هەیە ینی ئاشنابی سێرکە لە ناو گویانی ڕەسەنا تۆ ئەبێ نەبەراتی قوڕک بەکاربێنی بەس لە موزیکی پۆپ زۆر ئەبێ وریابی لەوانەیە بتوانین مەجموعەیە فیبراتۆی بچووک بچووک بەکاربێنی بەس زۆر ئەو حرەکەتانەی کە لە موسیقای کوردیە تۆ ئەیکەی لەوەیەتر ناتوانێت نابێت ئاشنایی تایبەتی هەیە ملودی تایبەت ئەدەبیاتەکەیشی زۆر تایبەت ئەوەی ڕاستی بێ پۆپ لە وڵاتی ئێمە زۆر گرنگی نادەن هەرچەند زۆرە بەڵام سێرەکەی شارێک هەڵ بژێرێ بۆ گۆرانێکی پۆپ سێرەکەی یا شارێک هەڵە بژێرێ بۆ گویانێکی ڕۆک کە فۆرم و شێوازی شارەکە ڕەبتی بەو ستایلە و ئاوازەوە بۆ شتالە ئەو تەسویرانەی کە ئەو شارە دروستی ئەکات بەڕاستی ئەبێ تایبەت بێ بە فۆرمە موزیکەوە تۆ زۆر نابێ ینی بڕۆی کارێکی کلاسیک بێنیت بتەوێت کارێکی پۆپی بۆ بکەیت بەرهەمە ئەدەبیاتی کلاسیکی ئێمە زۆر بە خۆشترەکە تۆ کاری ئۆرکستراڵیان بۆ بکەیانی وەکو ئەو گروپی بڵێن گروپی پڕحەجمی ژێدار کاریان لەسەر بکەی بەڵام گۆرانی لیرێکمان هەیە شعری لیرێکمانەیە ئەوانە زۆر مستعدن بۆ ئەوەی کاری پۆپیان بۆ بکەیت چەندین شعری زۆر بەتوانایشمانەیە ئەوسە من خۆم کارم لەسەر شعرێکی مامۆستام دیار هەڵەبجەیی کردووە کارم لەسەر شارێکی کاک جەمشیدی ئاریانە کردووە لە ئەویش خەڵکی ڕۆژهەڵاتەوانە کاریان ئەدەبیاتی شعری لیر کە بۆ گۆرانی پۆپ بڵێن زۆر باشە بزانام لەگەڵ دوێت چۆنی هیچ بەرهەمەکەت هەیە دوێتێ بێ لەگەڵ کەسێکی تر یاخۆ لە بەرنامەتە کاری دوێت بکەیت وەڵی لە کۆنسەرتەکان ماکاتی خۆی ئەم کردە و کارانە بەڵام وەکو شتێک تۆمارم کرد دەبێت لە ستۆدیۆ و بڵێن موزیکی تایبەتی بۆ دەڕێشتای نەمکردووە بەڵام ئێستا کارێکمان لەبەردەستایە ئەتوان بڵێن بە سێ گۆرانی وێژ ئەکرێت کاک هامنۆ هەیەکێک لە موزیسیەنە زۆر باشەکانە ئەو موزیکی بۆ کردووە ئێتر چەندی لەوانەیە لەگەڵ گۆرانیوێژێکی دەنگخۆشی ناوچەیەکی کەورامان هەیە کاک فەرمان هۆرامی و لەگەڵ خانمێک بەناو لانەخان لەوانەیە ئەو بەرهەمە موزیکەکەی تەواو بووە لەوانەیە هەر لەم هەفتەیەشە تۆمارکردن و کلیپ و شتەکەیشی ئیشەڵا ئەگەر شرایط جۆر بێت و هەمانگ بێت کارەکانی بۆ بکەین ئەوە یەکەم کارە کە بۆ شێوازە ئیکەم ئەوەی ڕاستی بێت بابەتێکی تازەیە ئەنی هونەرمەندیش خۆشە ینی لەو بەرهەمانی کە حەزیلەتی بەشداری بکات یاخود چۆنەڵێ هەر لەسەر یەک ڕیتم نەڕوا هەتا کاتی هونەرەکەی بزانم باسی گۆرانی هەورامیت کرد کە ئەو بەڕێزە کاک فەرمان لە گۆرانیەکە بە شێوەزاری هەورامی گۆرانیەکە ئاڵێت بزانم تۆ لەگەڵ گۆرانی هەورامیە پەیوەندی چۆنە لە بروی کە باسی هەورامانەکەن یعنی چۆنەڵێ یەکسەر هونەر و گۆرانی ئەوانە بەشێکی سەرەکیە لە هەورامان ینی بە بەرنامە و دوو بەرنامە باسی ئەو شتە جوانانی ناهۆرامان بکەین کۆتایی نایە بەڵام پێم خۆشە بزانم تۆ تا چەند گرنگی دیاوە بە گۆرانی هەورامی بە ئەدەبیاتی هەورامی بە بابەتەکانی ئەوانی کە لە زۆر ناتوان بڕۆ مناوردەکاریەکانیەوە بەڵامها چۆنەڵی مێژوویکی زۆر جوانیان هەیە پێم خۆشە لە دوا بەرهەمیشە بەرهەمێکی هەورامیمان پێش بەسەر چاو وڵی خۆم زۆر تێکەڵی ئەدەبیاتی هەورامانم لەبەرەوە لە ناو باگراوەندی معرفی هەر هونەرمەندێکە مەجموعەیەک کەسی ئوستورە هەیە کە زۆر مهمە و ئاشنایت بێ ئیسە بۆ نمونە ئەگەر ئاشنایت لە بێسەرانی هەبێت
ئەو تەسویرانەی کە لەناو بێسارانیە نەقڵەکرێ بۆ باگراوەندی ئەندێشەی و معرفی تۆ زۆر مهمە بۆ ئەوەی کە بتوانانی کارێک ئبداع بکەیت ینی دانەبڕان لەو بابەتە من وەکو ئەدەبیات زۆر تێکەڵم زۆر ینی زۆر بە شوێن ئەو مۆزوع ئاڕۆشتوم و کاریشم لەسەر کردووە بۆ نمونە لە ئەشعاری بێسارانی ئیشی تازەم دروست کردو ملودی تازەم دروست کردو وەکو ئەمانە ملودیایەکی تازەن کە لەسەر ئەدەبیاتی ناوچەی هەورامان کراوە بەڵام وەکو گۆرانی هەورامی کە لە ناو چوارچەوەی سیاوچەمانە بێ خۆم وەکو گوێگرێکی زۆر وەکو ئەوڵێت زۆر بایەخی زۆرە بۆ مۆزوع دەم وەکو گوێگرتن لە هۆنیشی هەورامی ینی زۆر گوێ لێگرێ وایە من خەڵک ئەناسم هەر لێشی تێناگە ینی زۆر بە چێژەوە دانیشە گوێی لێ ئەگرێ حەزی لێتی خاصەتەن بڵێن بەزمی چەپڵەکەیان زۆر ڕەنگا و ڕەنگە من خۆم کە ڕووەکەم لەو ناوچەیە بەتابێت لە ڕۆژهەڵات شوێنێکەیە تەتەی پێڵێن ئەو شوێنێکی زۆر خەیاڵێن کە ڕووەکەم لەوێ نییە ئیتر هەموو ئەو موزیکانە و ئەو شتانەی کە پێشتر گوێم لێکردو هەمووی کەنسڵەیانی لێ مێشکەوە بەتاڵەکەم و بەس گوێ لە گۆرانی هەورامیەکردم بەتایبەت گۆرانەکانی عوسمان مامۆستا عوسمان هەورانی و مامۆستا حماسینوانە یعنی کە ئەڕۆیتە ئەوێ ینی ئەبێ گوێ لەو شتانە بگرێت بابەتێکی ڕۆحانیە بەس من خۆم زۆر لەناو چوارچەوەی سیاوچەمانە گۆرانیم نەوتوە ئەوەی ڕاستی بژون گوێگرێکی باشم و شارزایی زۆر باشی وێ و ئەو دەنگانەی کە بەکاریان ئێنی ئەبێ زۆر تێکەڵی سروشتەکە بوو بێت تا لەناو قڕگدا دروست ئەبن ئەو حرەک ئەو نەبەراتانەی کە لەناو گۆرانی هەورامیا هەیە بەس ئێستا تازایی خەریکی لەگەڵ برادێکم خەریکی گۆرانیەکەم چەپڵەی هەورامیە ئەویش خەریکم کارەکەم لەسەریم بە شێوازێکی ڕێتمیک لەگەڵ مەجموعەی ئامێری ئیقاعیە ئەویش تۆمار بووە ئەوەی ڕاستی بێ موزیکەکەی بەڵام شای دەنگم لەسەر نەخوێندووە ینی ئاوازەکەم لەسەر نەخوێندەوە وەکو یەکەم تەجروبەیە بۆم ئەو کارە زۆر حەزی لێەکەم وەکو حەز ئەگەر خوێندم واگەر بینم کرد ئەوە ستاڵی دەنگی خۆمە بەڵام وەکو حەز زۆر حەزم لێ کرد بەڕاستی زۆر باشە پێم خۆشە لە کۆتاییە بە بەرهەمێکی هەورامی کۆتایی بە پرۆگرامەکە بێنین دووبارە زۆر سپاس بۆ کاک هەماوەند لهۆنی کە بەڕێزیان هونەرمەند بوون ئەمڕۆ لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی سلێمانی لێ ئێمە میوان بوو کۆمەڵی بەرهەم و بابەتی زۆر جوانی پێشکەشکردین دووبارە سپاس بۆ ئامادەبوونت بە دووە بەرهەمی کاک هەماوەند لهۆنی کۆتایی بە پرۆگرامەکەمان دێنین. چون روی آزی
جوشان دی بفراوان چون سیل گندی دی من جوشان ای بفراوان چون سیل گندی دی من جوشان ای مچو گنی مچو ای مچو گنی مچو دی خان مخاسکم گنی پاپیلا و بان دی 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 راسکم ای پاپیلا و بان گندی